نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. براخش كبرسكانم لا دوتاري رابردوها باسی ئەحکامەکانی تەعزیەمان کرد. وتمان تەعزیە لە زمانی عەرەبیدا بەواتای دڵنەواییکردن و دڵدانەوە و سەبووری هاتنەوە و هاندانی کەسوکاری مردوو بە ئارامگرتن و وعد و بەڵێنی ئەجر و پاداشت بۆ خۆی و دوعای لێخۆشبوون بۆ مردەکەی و کە خوای گەورە ڕەحمی پێ بکا و قەبری پڕنور و ڕەحمەت بکات. وتمان کاتی تەعزیە دیاری کراو نییە، هەرچی کاتێک کەسوکاری مردوو هەستیان بە بێتاقەتی و خەمباری و پەرۆشی کرد، کەسانی دەوروبەریان دڵناواییان بکەن و سەبووریان دەنەوە بەو شێوازەی کەوا لە شەریعدا ڕێگە پێدراوە. ئەوە سونەتێکە لە سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم، بەڵام بەبێ کۆبوونەوە و دانیشتن لە شوێنێکی دیاریکراودا بۆ پێشوازیکردن لە خەڵک و هاتنی خەڵک وەکو ئەوەی کەوا دابوو نەریتی سەردەمی نەفامی پێش ئیسلام و بەداخەوە خەڵکانێکی زۆریش لە موسڵمانان لە ئێستادا لاسایی ئەو دابوو نەریتە دەکەنەوە و پێچەوانەی سونەتی پێغەمبەری خوا دەکەن صلی الله علیه وسلم. هەروەها باسی ئەوەمان کرد خواردن دروستکردن لەلایەن کەسوکاری مردوەکەەوە بۆ ئەو خەڵکانێک کە دێن بۆ تەعزیە و دەمێننەوە، وهێنانی کەسێکی قورئان خوێن بەکرێ قورئان بخوێنێت، ئەوانە ناشەرعین و لە شەریعدا ڕێگە پێدراو نین. لەوانەیە لە میانەی ئەو دووتاری ڕابردوودا پرسیار لە مێشکی زۆربەی هەرە زۆرتان دروست بوو بێت، ئەی ئەگەر ئەمانە نەکەین چی بکەین؟ بەدیلە شەریعەکانی ئەو کارانە چین کەوا ئێستا بۆتە دابوو نەریت، نەک سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەوەی کە هەیە ئێستا عادەتە، هەموو خەڵکی خۆیدان بەوەدا دەنێت ئەڵێ ئەمە عادەتە و ئێمە ڕووگیر بووین و ناچاری نەیکەین، و بۆتە مای مەینەتی هەم بۆ کەسوکاری مردوەکە، هەم بۆ ئەو خەڵکانش کە دێن و هەم بۆ مردوەکەش. وەکو لە وتاری ڕابردوو دووتاری ڕابردوودا باسمان کرد ئەوەی کەوا عادەتە و دابوو نەریتە خەڵکی ئەیکات، هەم ئەرک و مەینەتیە لەسەر ئەو کەسانێک کە دێن کۆ بنەوە و لەسەر کەسوکاری مردوەکە، و هەر وەها بۆ مردوەکەش ئەگەر وەسێت نەکا بەوەی کەوا ئەو کارە ناشەرعانە لە دوای مردنی ئەنجام نەدرێن. ئەی باشە سونەتەکان چین؟ کارە خێر و چاکەکان چین؟ ئەگەر ئێمە واز لەو کارە ناشەرعانە بێنین، ئەی چی بکەین؟ باشە چی بکەین ببێتە مای خێر بۆ ئێمە؟ چی بکەین ئەبێتە مای خێر بۆ کەسوکاری مردوەکە؟ چی بکەین ئەبێتە مای خێر بۆ مردوەکە خۆی؟ چەند بەدائیلێکی شەرعی هەیە، وەکو هەدی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وا بووە کاتێک کە ڕێگری لە شتێکی ناشەرعی کردووە بەدیلێکی شەرعی زۆربەی جارەکان بۆ داناوە. چەند بەدیلێکی شەرعیمان هەیە بۆ ئەو دابوو نەریتانەی کەوا لە ناو کۆمەڵگایە هەیە لە کاتی مردنی کەسێکدا کە من لە 5 خاڵا کۆم کردوتەوە. یەکەمینیان ڕۆیشتن بۆ لای کەسوکاری مردوەکە و بەدەمەوە هاتنیان بۆ ئەوەی دڵنەوایی بکرێن و نەسیحەت و ئامۆژگاری بکرێن و ڕێنمایی بکرێن بەچی شێوازێک هەڵسوکەوت بکەن، و هەروەها دروستکردنی خواردن بۆ ئەو کەسانەی کەوا موسیبەتەکان بەسەر هاتووە. عن أم سلمة رضي الله عنها قالت دخل
وسلم على أبي سلمة وقد شق بصره فأغمضه. كاتي أبو سلمة كصحابيكي بيغمر صلى الله عليه وسلم وفات أكات بيغمري خواه صلى الله عليه وسلم أرواتو دچێتە ژوورەوە بۆ لای ئەبینێت ئەبوو سەلەمە هەردوو چاوەکانی ئەبڵق بوونە. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم هەردوو چاوی ئەنوقێنێت. ثم قال أنجا فرمي إن الروح إذا قبض تبعه البصر. روح كاتێکەوە ئەکێشرێت و دەرئەچێت چاوی تێ ئەبڕێت و سەیر ئەکات. بۆیە چاوەکان ئەبڵق ئەبن کە سوکاری چواردەوری مردوو یا ئەو کەسانی کە ئامادە ئەبن دڵنیا بوون لەوەی کەوا مردووە، یەکەمین ئیش ئەوەیە کەوا هەردوو چاوی بنوقێنن. كاتك بيغمري خوا صلى الله عليه وسلم فرمي إن الروح إذا قبض تبعه البصر أوان دڵنیا بوون کەوا ئەم پیاوەیان مردووە. کە ئینسانیش کەسێکی خۆشەویست و دۆستی لەدەست دەرچوو ئەگەر پابەند نەبێ بە شەرعەوە عاتیفە بەسەر لایەنی شەرعی و عەقلیدا زاڵ ببێ پەرێشان ئەبێ و لەوانەیە دەنگ بەرزکاتەوە وەکو لە عادەتی زۆرێک لە خەڵکدا بەدی کراوە لەو سەردەمەشدا ئەو خەڵکانەی کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نێردرا بوو بۆیان بەدەر نەبوون لەو حاڵەتە عاتیفەی کەوا بەسەریاندا زاڵ ئەبێت. بۆیە فضج ناس من ئەهله کۆمەڵێ خەڵک لە کەسوکاری ئەبوو سەلەمە شڵژیان و دەستیان کرد بە هاوارکردن و دوعا لەخۆکردن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لا تدعوا على أنفسكم إلا بخير. فەرمووی دوعا لە خۆتان مەکەن ئیلا بەخێر و چاکە نەبێت. دیارە لەو سەردەمەشدا وەکو سەردەمانی ئێستا کاتێک کە کەسێک مردووە هاوار کراوە شانم شکا پشتم شکا ماڵم ڕمیا کێ جێگەی تۆمان بۆ پڕکاتەوە ئەلەو دوعایانی کەوا ئەکرێن ئەوانە دوعای شەڕن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت دوعای خێر نەبێت مەیکەن. بۆ فإن الملائكة يؤمنون على ما تقولون. فریشتەکان ئامین ئەکەن لەسەر ئەو قسانێک کە ئێوە ئەیکەن. یعنی کاتێک کە کەسێکت ئەمرێ ئەڵێی شانم شکێ ئەڵێ خوایە شانی بشکێنە، کە ئەڵێ ماڵم ڕمێ ئەڵێ خوایە ماڵی بڕمێنە، کە ئەڵێ ماڵم کوێرە بۆ ئەڵێ خوایە ماڵەکەی کوێر کردەوە. ئەم دوعانە ناشەرعین. دوعای خێر بکە، بڵێ خوایە لێی خۆش بە، خوایە ڕەحمی پێ بکە، خوایە قەبری پڕنور و ڕەحمەت بکە، خوایە سەبووریمان دەرەوە، خوایە دڵ و دەروونمان ئاوەدان کەرەوە. دوعای خێر بکە تاوەکو مەلایکەش دوعا بکە بڵێ خوایە ڕەحم بە مردۆکەی بکە، قەبری پڕنور و ڕەحمەت کە، خوایە لێی خۆش بە، خوایە عەفو بکە، خوایە سەبووریان دەرەوە، خوایە دڵ و دەروونیان ئاوەدان کەرەوە. ئەگە تۆ دوعای خێر بکەی مەلایکەش ئامینەکە، ئەگە دوعای شەڕش بکەی مەلایکە ئامینەکات. ثم قال ئەنجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لە دوای ئەم نەسیحەت و ئامۆژگاری و ڕێنماییکردنە وەکو دڵنەواییکردنێک کاتی ئەچی بۆ ماڵێک بۆ دراوسەیەک بۆ خزمێک کەوا کەسێکیان ئەمرێ ئەچی بەدەمیانەوە، دوای ڕێنماییکردن سنەتە یەکێک لەو دوعایانە بکەی کەوا کاتێک کەسێک ئەمرێ بیکەی. یەکێک لەو دوعایانە ئەمەیە اللهم اغفر لأبي سلمة. خوایە لە باوکی سەلەمە خۆش بە. بۆ نمونە چی بۆ ماڵێک پیاوێک مردووە ناوی مام حەسەنە، ئەڵێ خوایە لە مام حەسەن خۆش بە. یا ئافرەتێکە مردووە ناوی زەینەبە، خوایە لە دادە زەینەب خۆش بە. وارفع درجته في المهديين. خوایە پلەپایی بەرزکەی لە ڕیزی ئەو کەسانێک کە هیدایە دراون. واخلفه في عقبه في الغابرين. خوایە کەسوکارەکەی کە بەجێ هێشتون ئەو بۆشایی کەوا ئەم بەجێ هێشتووە بۆیانی پڕکەرەوە لە نێویاندا. واغفر لنا وله يا رب العالمين. خوایە لە ئێمە و لە ئەویش خۆش بە ئەی پەروەردگاری عالم. اللهم افسح له في قبره. خوایە قبرەکەی بۆ فراوان کە ونور له فيه وقبرەکەی بۆ ڕووناکە، چون قبر تەنگە و تاریکە. داواکەی خوا فراوانی کە خوا ڕووناکی بکات. ئەمە دوعای خێرە بۆ مردۆکە و جۆرە سەبووری هاتنەوە و دڵنەواییکردنێکیشە بۆ کەسوکاری مردۆکە. هەروەها لە وتاری ڕابردووە ئاماژەمان بەوە کرد شێوازێک لە شێوازەکانی لاکردنەوە لە کەسوکاری مردوو ئەوەیە کە خواردنیان بۆ دروست بکرێت، وەکو لە حەدیثی عەبدوڵای کوڕی جەعفەردا فەرموێت
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێکان هەواڵی مردنی جعفر ڕاگەیاندرا فەرمووی اصنعوا لآل جعفر طعاما فإنه قد أتاهم أمر شغلهم. ئێوەی چواردەور دراوسێکان خزمان دۆستان خواردن بۆ کەس و کارەکەی جعفر دروستکن چونکم ئەوان موسیبەتێکیان بەسەر هاتووە سەرقاڵی کردوون. ئەمە بەدیلێکی شەرعیە بڕۆی بەدەمیەوە دراوسەیە کە دێکێکیان ئەمرێ خزمێک کە دێکێکیان ئەمرێ خواردنیان بۆ دروستکە دڵنەوەیان کە سەبوریان دەرەوە. دووهەمینیان شۆردنی مردووەکە وەکفن بۆ ئامادەکردن و کفنکردنی وە قەبر بۆ کەندن و ناشتنی. ئەگەر هەر کەسێ دەیەوێ ئەجر و پاداشی دەستکەوێت لە کاتی مردنی کەسێکدا با پەلە بکە و دەست پێشخەری بکە بڕات بۆ شۆردنی مردووەکە یا بۆ ئامادەکردنی کفنەکەی و کفن لەبەرکردنی یا بچێ بۆ قەبرکەندن، ئەمانە خێرن، ئەمانە ئەجر و پاداشتی تایە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووێت من غسل مسلما فكتم عليه غفر الله له 40 مرة. هەر کەسێ مردووەکی مسلمان بشۆرێت و ئەگەر عیبە و کەم و کوڕی و نەقسانەیەکی بەجەستە یا بەدیمەن و ڕوخساری مردووەکەەوە بینی و پۆشی و باسی نەکرد، جار وایە مردووەکە بینی جەستەی نیشانەیەک نەقسانەیەکی پێوەیە نابێت لە پاش شۆردنی باسی بکەیت، یا دیمەن و ڕوخساری تێکەچێ ڕەنگی زەرد هەڵەگەڕێ یا ڕەشدا ئەگەڕێت دروست نییە بیگەڕیتەوە. ئەگەر لەبەر خاتری خوا شۆردت نەقسانەیەکت پێوە بەدی کرد و پۆشیت، خوای گەورە 40 جار لە تاوانەکانت خۆشە بێت. هەموو کەسێک لە ئێمە تاوانی هەیە بە شۆردنی مردوویەک 40 جار خوا لێت خۆشە بێت. لە ڕیوایەتێکی ترا فەرمێ غەفەر الله له 40 کەبیرە، خوای گەورە لە 40 تاوانی گەورەت خۆشە بێت، 40 تاوان لە تاوانە گەورەکان. بە شۆردنی مردوویەک ئەو ئەجر و پاداشتە گەورەیەت دەسەکەوێت. ومن حفر له فأجنه فيه، هەر کەسێکیش قەبر بۆ مردوویەک بکەنێت و بیپۆشێ و بیشارێتەوە تیایدا ئەجرە عەلەیه کەئەجری مەسکەنین ئەسکەنەه ئیاه إلى يوم القیامە. خوای پەروەردگار ئەجر و پاداشتی خانوویەکی بۆ ئەنووسێت کەوا تۆ نیشتەجێی کەی تیایدا تاوەکو ڕۆژی قیامەت. بڕۆ خانوویەک بە پارەی حەڵاڵی خۆت بە عارەقی ناوچاوانی خۆت دروست بکە، ماڵێکی فەقیر و هەژاری تێبخەت تا قیامەت کرێ لێ وەرمەگرە. چەندێ ئەجر و پاداشی تایە؟ ئاوا بە قەبرکەندن بۆ مردوویەک تاوەکو ڕۆژی قیامەت تو ئەجر و پاداشت بۆ نووسرێت. ئەو کەسانەی کەوا خەمخۆری ئەنوێنن دڵسۆزی ئەنوێنن با بچن قەبری بۆ بکەنن. ومن کەفەنەه، هەر کەسە کفن بۆ مردوویەک ئامادەکە و لەبەری بکات کەساه الله يوم القيامة من سندس واستبرق الجنة. خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتدا لە حەریر و ئاورێشم و پۆشاکە نازدار و جوانەکانی بەهەشتی لەبەرەکات. کەواتە لەمەوە بۆمان دەرەکەوێت شۆردنی مردوو وە کفنکردنی وە قەبر بۆکەندنی ئەمە خێر و چاکەی تایە، ئەمە خێر و چاکەی تایە بۆ خۆت. شێوازە ڕێزلێنانێکە بۆ مردووەکە وە شێوازە ڕێزلێنان و بەدەم هاتنەوەیەکی ڕاستەقینە و دڵسۆزانەیە بۆ کەسوکاری مردووەکە. ئەمانە لە شەریعەتی پێغەمبەردا هاتوون صلی الله عليه وسلم. شۆردنی مردوو ناڕەحەت نییە، خۆت چۆنە شۆری مردووش ئاوا شۆرێت. کاتێککە غوسلەکەی بۆ خۆت تاراتەگری دەستنوێژەگری ئەنجا سەرتە شوێ ئەنجا لای ڕاستت ئەنجا لای چەپت مردووش ئاوا شۆرێت. کفنکردنیشی هەر زۆر ئاسانە، 3 پارچە قوماشی بۆ دائانەی بەبێ ئەو قەرەباڵەخی کە ئێستا دروست 3 پارچە قوماشی ئاوهای بۆ دانە لە سەریەکە وەکو 3 بەرمەڵ 3 بەتانی دانە، مردووەکە بخەرە سەری، مردووەکە دانا، مردووەکە دانا بەو شێوازە لای ڕاستی بێرە بیخەرە سەریا، ئەنجا لای چەپی دووەم دانش بێرە بی لەرە سەریا لای چەپی ئەنجا، سێم دانە لای ڕاستی ئەنجا لای چەپی وە 3 گرێلێ دە و لای ناوکی و لای سەری و لای قاچێەوە ئیتر تاوە. ئەوە کفنکردنی مردووە زۆر ئاسانە. قەبرکەندنەکەیشی ئەوە خۆتان بینی وتانە هەر کەسێک توانێت هەبێت توانێت قەبر بکەنێت. ئەو ئەجر و پاداشتە گەورەی تایە و هیچ مەینەتێکیشی تیا نییە. ئەنجا نوێژی جەنازە، ئەوە ڕۆی بەدەم کە سوکاری مردووەکەوە دڵنەوایان ئەەکەیت، ڕێنمایان ئەەکەی
کەوا کاری ناشەرعی نەکەن کاری شەرعی بکەن، ئەنجا شۆردنی، ئەنجا کفنکردنی، ئەنجا نوێژ لەسەرکردنی، کە ئەمەش ئیستیفادەی هەیە بۆ مردووەکە و ئیستیفادەش هەیە بۆ کەسانی کەوا نوێژی مردووەکەکەن. عن كريب مولى ابن عباس عن عبد الله بن عباس رضي الله عنهما أنه مات ابن له بقديد أو بعسفان. عبد الله كري عباس ئامۆزای پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم کوڕێکی ئەمرێت لە قودەید یا لە عوسفان کە ناوچەیەکە نزیک مەکەی پیرۆزە. فقال يا كريب بەطەڵەبەکەی کە کوڕەیبی ناوە پێی ئەڵێ انظر ما اجتمع له من الناس، وتی سیر کە بڕۆ سیر کە بزانە چەندێ خەڵکی کۆبووتەوە. فقال فخرجت فإذا ناس قد اجتمعوا له فأخبرت، ئەڵێ کە هاتمە دەرەوە لە ماڵ بینیم چەند خەڵکێک کۆبوونەتەوە و منیش خەبەرم بە عەبدوڵای کوڕی عەباسدا کەوا خەڵکێک کۆبووتەوە. فقال تقول هم 40، وتی بەمەزەنەی تۆ وا دەبینی ژمارەیان 40 کەس ببێت ئەو کەسانەی کە هاتوون؟ قال نعم، ئەڵێ منیش وتم بەڵێ. قال أخرجوه، وتی کەواتە وا بێت جەنازەکە دەرکەن لە ماڵ با بیبێن لە موسەڵا نوێژی مردووی لەسەر بکەین. فإني سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول، من بستومە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرموویەتی ما من رجل مسلم يموت فيقوم على جنازته 40 رجلا لا يشركون بالله شيئا إلا شفعهم الله فيه. هەر پیاوێکی مسلمان یان هەر ئافرەتێکی مسلمان بمرێت 40 کەس نوێژ لەسەر جەنازەکەی بکات، ئەو 40 کەسە لەوانە نەبن کەوا شەریک بەخوا قەرار ئەدەن، ئیلا خوای پەروەردگار تکا و ڕجا و دوعایان قبوڵ ئەکا و مردوەکەی پێبەخشێت. ئەگەر 40 مسلمانی یەکخوا پەرست، ئەوانەی کە خوا ئاپەرستن بە تەنها و شەریک بەخوا قەرار نادەن، 40 کەسی ئاوها نوێژ لەسەر پیاوێک یا ئافرەتێکی مسلمان بکەن، ئەو دوعانەی وا بۆ مردوەکەی ئەکەن لە ئەڵڵاهو ئەکبەری سێەم و چوارەمدا، خوای پەروەردگار دوعاکانیان گیرا ئەکا و تکا و ڕەجا و شەفاعەتیان قبوڵ ئەکا و مردوەکەی پێبەخشێت. ئەمە لەم حەدیثەیە فەرمێت 40 کەس. وعن عائشة رضي الله عنها عن النبي صلى الله عليه وسلم قال ما من ميت يصلي عليه أمة من المسلمين يبلغون 100. هیچ مسلمانێک نییە بمرێت کۆمەڵێک لە مسلمانان نوێژی لەسەر بکەن ژمارەیان بگاتە 100 کەس، كلهم يشفعون له، هەموویان تکا و ڕەجا و دوعای بۆ بکەن، إلا شفعوا فيه، إلا تکا و ڕەجا و شەفاعەتیان قبوڵ ئەکرێت و خوای گەورە دوعایان گیرا ئەکا و مردوەکەی پێبەخشێت. ئەمەیە سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. کاتێکە مردوویەک ئەمرێت 40 کەس یا 100 کەس یا زیاتر کۆ بێتەوە نوێژی لەسەر بکات، کە بەداخەوە تاوەکو 10 ساڵێک پێش ئێسش خەڵکی ئەمەی هەر نەئەزانی، لەبەرەوەی خەڵکی لەسەر عادەت و دابوونەریتی نەفامکارانە ڕاهێنرابوون، ئێستا لەسەریان قورسە واز لەو عادەت و دابوونەریتانە بێنن. بەڵام ئەگەر لەسەر سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕابهێنرایەن، وا وردە وردە الحەمدولله لەم ساڵانەی دواییە بەفەزلی خوا و بەفەزلی چەند مامۆستایەک کە ئەو زانیاریانە بە خەڵک ڕاگەێنن، ئێستا بینین برێت خەڵکی لە هەموو گەڕەکەکانەوە ڕووەکات کۆ ئەبنەوە بۆ ئەوەی نوێژ لەسەر ئەو مردووە بکەن و هیچ مەبەستێکیشیان نییە ئیلا ئیستیفادە گەیاندن بە خۆیان و بە مردووەکە نەبێت. سوودی نوێژی جەنازە بۆ ئەو کەسانەی کەواتیان نوێژەکەی لەسەر ئەکەن. عن أبي هريرة رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم من شهد الجنازة حتى يصلى عليها فله قيراط. هر کەسێ ئامادەی جەنازەیەک ببێت شوێنی بکەوێ و تاوەکو نوێژی لەسەر ئەکرێ قیراطێک خەیری دەسەکەوێت. ومن شهد حتى تدفن كان له قيراطان. و هەر کەسێکیش ئامادەی ببێ و شوێنی بکەوێت تاوەکو دەفن ئەکرێت 2 قیراط خەیری دەست ئەکەوێت. ئەی دوای دەفنکردن ئامادەی ببە و شوێنی بکەوە تاوەکو نوێژی لەسەر ئەکرێت، ئەمە قیراطی خەیری هەیە. ئامادەی بکە و شوێنی بکەوە تاوەکو دەفن ئەکرێت، ئەمەش قیراطی تر خەیری 2 قیراط. ئەی دوایەوە هەر کەسێ بڕۆ بە سەر ئیشی خۆی
لە دوای ئەوە شتێکی ترمان نییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی بیکەن. قیل وما القیراطان، تێنەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوو قیراط چییە؟ حەزەکەین بزانین قیراط چییە ئەگەر تۆ نوێژی جەنازەیەک بکەی دەستکەوێت، و ئەگەر شوێن جەنازەکە بکەوی تاوەکو دەفن ئەکرێت دەستت بکەوێت بێتە دوو قیراط؟ قال مثل الجبلين العظيمين، فەرمی وەکو دوو شاخی گەورە وایە، ئەصغەرهما مثل ئوحد، بچووکترینیان وەکو شاخی ئوحد وایە. ئەگەر بڕۆن بۆ حەج و عومرە ئینشاءڵڵا خوا بە نسیبی هەمووتانی کات، یا ئەوانەتان کە ڕۆیشتون و بینیوتانە شاخی ئوحد چەند گەورەیە، بە نوێژی جەنازەیەک تەرازوی چاکەکانت شاخێک ئەخرێتە سەری، بە شوێن کەوتنی جەنازەیەک تاوەکو دەفن ئەکرێت بەقەت شاخێکی درەخرێتە سەری. تۆ لە ڕۆژی قیامەتە پێویستیت بە مثقالە ذەڕە، یعنی کێشی مێرولەیەکی زەردی بچکۆڵانە، مێرولەیەکی زەرد هەیە زۆر بچووکە بەحاڵە بینرێت، ئەوەندە چاکە بکە لە ڕۆژی قیامەتە ئەیبینیت. ومن يعمل مثقال ذرة خيرا يره، فمن يعمل مثقال ذرة خيرا يره، بەقەت کێشی مێرولەیەکی بچکۆڵانە خێر و چاکە بکە لە ڕۆژی قیامەتە استفادەی لێکەیت. اتقوا النار ولو بشق تمرة، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ خۆتان لە ئاگری دۆزەخ بپارێزن ئەگەر لەتە خورمایەک، یعنی خورمایە بکەیتە دوو کتەوە، یەک لەتی یەک کوتی بکەیتە خێر لە ڕۆژی قیامەتە استفادەی لێکەیت، خرێتە سەر تەرازوی چاکەکان بۆتە نووسرێت. ئەگەر تۆ نوێژی جەنازە بکەی بەقەت شاخی ئوحد، شاخی ئوحد زۆر گەورەیە، ئەگەر شوێنی بکەوی ئەوەندەی تر، ئەمە بەڕاستی فەزلێکی زۆر زۆر گەورەیە. عەبدوڵای کوڕی عومەر ڕەزای خوای پەروەردگاری لێبێت پێش بیستنی ئەم حەدیثە تەنها ئەوەندەی بیست بوو ئەگەر کەسێک نوێژی جەنازە بکات قیراتێک خەیری دەسەکەوێت، ئیتر دوای ڕۆشتەوە بۆ ماڵ شوێن جەنازە نەئەکەوت. کاتێک ئەم حەدیثەی بیست لە ئەبوو هورەیرەوە ڕەزای خوای گەورە لێبێت کەوا شوێن کەوتنی جەنازەش قیراتی خەیری تایە، یەکێک لە تەڵەبەکانی ئەنێرێ بۆ لای عایشەی خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەفەرمێ من شتی وام نەبیستوە بڕۆ تەئکیدم بۆ بکەرەوە بزان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی شوێن کەوتنی جەنازەکەش قیراتی خەیری هەیە، کە ڕۆشت بۆ لای عایشە، عایشە وتی بەڵێ. ابن عمر فەرمی کەم فەڕەتنا من قەراریط یا کەم ضەیعنا من قەراریط، وتی چەنەها قیراتە خێرمان لە دەست دەرچووە. بۆیە لە دوای ئەمەوە عەبدوڵای کوڕی عومەر شوێن جەنازەکەیش ئەکەوت وەکو چۆن نوێژی لەسەر ئەکرد، کەواتە تۆ ئەو هەموو قیراتی کەوا لە دەست ئەچێت بڕۆ ئامادەی ئەوانە ببە، بڕۆ قیراتە خێر بە خۆت کۆ بکەرەوە. مەبەست لە نوێژی جەنازەیە، بەیت القەسید لە نوێژی جەنازەیە، ئەڵڵاهو ئەکبەرە، دوعای دوای ئەڵڵاهو ئەکبەری سێمە. نوێژی جەنازە چوار ئەڵڵاهو ئەکبەری تێیە، لە دوای ئەڵڵاهو ئەکبەر یەکەم سوورەی فاتیحا خوێنی کە حەمد و ستایشی خوای تێیە، لە دوای ئەڵڵاهو ئەکبەری دووەم سەڵاوات دەدێتە دیار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە پێشەکیەکە بۆ گیرابوونی دوعا، لە دوای ئەڵڵاهو ئەکبەری سێم دوعایەک ئەکەی بۆ مردووەکە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت 40 کەس یا 100 کەس نوێژی لەسەر بکە تکاو ڕجای بۆ بکەن خوا تکاو ڕەجایان قوبوڵەکان، مەبەست ئەم دوعایەتانێ، ئەم دوعایە لەبەر بکەن. عوفی کوڕی مالکە فەرمێت صلى رسول الله صلى الله عليه وسلم على جنازة فحفظت من دعائه وهو يقول، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژی لەسەر جەنازەیە کرد و منیش ئەم دوعایانەی پێغەمبەری خوام لەبەر کرد کە فەرمووی اللهم اغفر له وارحمه، خوایە لە مردۆ خۆش بە و ڕەحمی پێ بکە، وعافه واعف عنه، خوایە سەلامەتی کە و لێی ببوورە، وأكرم نزله، خوایە میواندارێکی باشی بکە، ووسع مدخله، خوایە قەبرەکەی بۆ فراوان و گەورە بکە، واغسله بالماء والثلج والبرد، وبيشورە بە ئاو و بە بەفر و بە تەرزە، یعنی تەواو تەواو پاکی کەرەوە لە تاوان، ونقه من الخطايا كما ينقى الثوب الأبيض من الدنس، خوایە پاکی کەرەوە لە هەڵە و کەم و کوڕیەکانی وەکو چۆن پۆشاکێکی سپی لە لەکەوت چڵک و پەڵە پاکەکرێتەوە، وأبدله دارا خيرا من داره، خوایە ماڵەکەی بۆ بگۆڕەوە بە ماڵێک لەوەی خۆی باشتر، وأهلا خيرا من أهله، چواردەورێک لە چواردەورەکەی خۆی باشتر، وزوجا خيرا من زوجه، خێزانێک بەلەوەی خۆی باشتر یا مێردێک لەوەی خۆی باشتر، یعنی خێزانەکەی بۆ بگۆڕەوە باشتر لەوەی کە ئێستا هەیە، و مێردەکەی بۆ بگۆڕەوە بە باشتر لەوەی کە ئێستا هەیە، یعنی خێزانەکەی بکا بە خێزانێکی چاک، و مێردەکەی بکا بە مێردێکی چاک کەوا پێ ڕازی ببێت، وأدخله الجنة، وخوایە بیخەرە بەهەشتەوە،
وأعذه من عذاب القبر وعذاب النار وبناي بدأ لسزاي قورو لسزاي دوزخ. قال حتى تمنيت أن أكون أنا ذلك الميت. عوفي كوري مالك فرميت تمنام كرد أو مردوم من بوايم. أم دعاء هنده پرواتا و گشتگیر و پرمعنايا أو تخواز بو مردوك من بوايم. أم دعاء استفادة بو مردوك هيا ولا دعاء الله أكبر شوار هم دعاء كي تركري بو تيكراي مسلمانان. اللهم اغفر لحينا وميتنا. خوايا لزندول مردو من خوش با، خوايا لزندول مردو من خوش با، وشاهدنا وغائبنا. أو من كإساء آمادين يشكرني أم جنازة بو أوش من وآمادني، وصغيرنا وكبيرنا لبتشك لقورمن، وذكرنا وأنثانا لن يرينا ولمينمن. اللهم من أحييته منا فأحيي على الإسلام. خوايا هركس لأيما أجيني لسر إسلامتي بيجينا بوي كرداري مسلمانا بكات. ومن توفيته منا فتوفه على الإيمان. خوايا هركس كيش لأيما أمريني بإيمان وبمرينا، بإيمان وببرا وبلاي خد. اللهم لا تحرمنا أجره. خوايا محروم ببشمان مكة الأجر باداشي نيوش كردن وشون كوتنيام جنازية ولا تضلنا بعده ولا دواي أميش قم رامن مكة. أم دعاء نبو مردوكا وباشان بو مسلمانانا كريتو سلام دريتوا بدم روشني كسكاري مردوكا نيوش لسر كردنو كفن كردنو شواردنو كفن كردنو نيوش لسر كردنو ناشتني باشان أوا دوشتي ترهيا كلو تاري دوام باسكين. هذا واستغفر الله لي ولكم إن الله هو الغفور الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. براخش كبرسكانم أويك شرعي بو بدم وروشتني كسكاري مردوكا شوردني كفن كردني نوج لسر كردني وقبر بو كندنو پاشان ناشتني دوای ئەوەی کە مردوون نێژرا چی ئەرکی سەرشانی ئێمەیە بیکەین. دوعاکردن بۆ مردووەکە لە پاش ئەوەی کە نێژرا کە خۆڵت دا بەسەریا ناشتت بەو شێوازەی کە سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر قەبرەکە ئەوەستی بە پێوە و دوعا ئەکەیت. عن عثمان رضي الله عنه قال كان النبي صلى الله عليه وسلم إذا فرغ من دفن الميت وقف عليه. پیغمبر خدا صلى الله عليه وسلم أقل لناشني مردو ببايته وطاوي بكرد بايا لسر قبرك أوستا. بوچی أوستا؟ هيدي فلاني كوري فلان قوم لو بقرأ مشغالي تكم نخير أو مردو قوي لهيت سنية. وما أنت بمسمع من في القبور. توناتواني هشتك بدي بقوي كسك كلا قبر دا إنك لا تسمع الموتى. توناتواني هشتك بدي بقوي كسك دا كمردو أو مردو تازة طاو رويشت. أبي بيش مردن قوي لآموشگاري بقرد بايا بيش لمردن لبيش مردن خوي آماده بكرد بايا بولام دانوي برزاركن. پیغمبر خدا صلى الله عليه وسلم كمردو دفن كرا أوسطاو أي فرموشي استغفروا لأخيكم وصلوا له التثبيت فإنه الآن يسأل. أي فرموي مسلمانان داوای لێ خۆشبوون بۆ براکەتان بکەن وەخوا دامەزراوی کە چونکم ئێستا پرسیاری لێکرێت. لە تەفسیری ئەم حەدیثەیە شێخ ابن العثەیمین ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێ فەرمێت بڵێ
اللهم اغفر له اللهم اغفر له اللهم اغفر له اللهم ثبته اللهم ثبته اللهم ثبته خوایە لێی خۆش بە خوایە لێی خۆش بە خوایە لەم مردۆ خۆش بە خوایە دامەزراویکە لە کاتی وەڵامدانەوەی پرسیارەکاندا ئەم دوعانەی بۆ ئەکەیت. دوای ئەوە سەرخۆشی لە کەسوکاری مردۆکە ئەکەیت و ئەڕۆی بەلای ئیشی خۆتەوە. تعزية أهل الميت بما هو مشروع ئەمەش خاڵی پێنجەمە. پرسە و سەرخۆشیکردن لە کەسوکاری مردۆکە بەوەی کە لە شەرعدا هاتووە لە وتاری یەکەمدا و لە وتاری ڕابردووشە ئاماژەمان بە هەندێک لەو لەفظانە کردکەوە بە کەسوکاری مردۆکە ئەوترێت. عن عمرو بن حزم عن النبي صلى الله عليه وسلم قال ما من مؤمن يعزي أخاه بمصيبة هیچ ئیماندارێک نییە پرسە و سەرخۆشی لە کەسوکاری برایەکی مسلمانی بکات لەسەر مصیبەتێکە بەسەری داهاتووە واتە لە کەسوکاری ئەو کەسێک کە مصیبەتەکەی بەسەر داهاتووە چی برایەتی باوکێتی برادەرێتی خزمێتی دراوسێتی کێ ناڕەحەت و دڵگران بووە سەرخۆشی تەنها لەو کەسە ئەکرێت. هەر کەسێک سەرخۆشی لێ کرد و دڵنەوایی کرد و دڵی دایەوە و سەبووری دایەوە ئەزانن چی بۆ هەیە إلا كساه الله سبحانه من حلل الكرامة يوم القيامة إلا خوای پەروەردگار لە پۆشاکی ڕێزلێنانی لە ساحەی مەحشەرا لە بەرەکات. کاتێکی دڵنەواییەکەیت دڵی ئەدەیتەوە سەبووری ئەدەیتەوە قسەی خێری بۆ ئەکەیت نەسیحەت و ئامۆژگاری ئەکەیت خوای پەروەردگار لە پۆشاکی ڕێزلێنانت لەبەر ئەکات لە ساحەی مەحشەرا. ئەمانە چەند بەدیلێکی شەرعین کەوا لە کاتێکدا کەوا کەسێک ئەمرێت ئەرکی سەرشانی ئێمەی موسڵمان بێ ئەنجامی بدەین. با ئەم بەدیلە شەرعیانە ئەم سونەتانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بکەینە بەدیلی ئەو کارە ناشەرعیانە کە عادەت و دابوو نەریتن ئەمانەی کەوا خەیر و چاکەیە هەم بۆ ئێمە هەم بۆ مردۆکە هەم بۆ کەسوکاری مردۆکە بیکەینە بەدیلی ئەوەی کەوا مەینەتی و ناڕەحەتیە هەم بۆ خەڵکی کاچن بۆ تەعزیە هەم بۆ کەسوکاری مردۆکە هەم بۆ مردۆکەش. وبيغمر خاص صلى الله عليه وسلم فرمت وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم باشترين ريرو ريبازي بيغمر صلى الله عليه وسلم ولكم في رسول الله أسوة حسنة بيغمر خاص صلى الله عليه وسلم باشترين سرمشق رابر بأيوه بيغمر خاص صلى الله عليه وسلم تشي كردو أيوه شوابكن والسابقون الأولون من المهاجرين والأنصار والذين اتبعوهم بإحسان پێشینە چاکەکان لە مهاجرین و لە ئەنسار بزان ئەوان چیان کردووە و ئەوانیش وا بە چاکە شوێن ئەوانەکەون رضي الله عنهم ورضوا عنه خوا تەنها لەو کەسانە ڕازیە بێت ئەوەی کە شوێن پێغەمبەری خوا ئەکەوێت صلى الله عليه وسلم و ئەوەشی کە شوێن سەحابە مهاجر و ئەنسارەکان بە چاکە ئەکەوێت خوا لەو کەسانە ڕازیە بێت ئەوانە ئەجر و پاداشیان دەسەکەوێت. هەر کەسێ لەو ڕێڕەوە و ڕێبازە لا بدات ومن يشاقق الرسول من بعد ما تبين له الهدى هەر کەسێ لە ڕێڕە و ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لا بدا دوای ئەوەی کەوا هیدایەتی بۆ ڕوون ئەبێتەوە کە ئێمەش ڕوونمان کردەوە ويتبع غير سبيل المؤمنين شوێنی ڕێڕە و ڕێبازی ئیمانداران واتە سەحابەکانی پێغەمبەری خوا نەکەوێت صلی الله عليه وسلم نوله ما تولى خوای گەورە فەرمووی لە دنیا دەیدێنە دەستەوەی کەوا خۆی شوێنی کەوتووە خۆی چی هەڵەبژێرێ با خۆی ئەوە بکات خوا پشتگیری ناکە خوا هاوکاری ناکە ونصله جهنم وساءت مصيرا لقيامت شيخين جهنم وكخرابترين سر انجامي بو هيا او كوا خير وشاك بكري او كوا خرابه نكرت وكل خير في اتباع من سلف هرشي خير وشاك لشون كوتني بيشينان دا هيا واتا صحابه وتابعين واتباع تابعين وكل شر في ابتداع من خلف همو خرابه كيش لا داهنانو ئەو کارە دەستکرد و داهێنراوانەی ئەوانەی پاشین هەیە داواکارین خوای گەورە ئیسلاحی هەڵمان بکە و موفەقمان بکە بۆ هەموو کارێکی خێر خوای گەورە لە مردوەکانمان خۆش بێ خوای گەورە قبریان پڕنور و ڕەحمەت بکە خوای پەروەردگار هیدایەتی ئێمەش بدا و دامەزراومان کە لەسەر ڕێگەی ڕاست خوای گەورە شیفای نەخۆشەکانمان بدا خوای گەورە پیرەکانمان عاقبەت خێر بکە خوای گەورە گەنجەکانمان موفەق بکە بۆ ئەوەی کەوا ڕوو لە دین و ڕوو لە مزگەوت و ڕوو لە تاعەت بن وە کچەکانمان پۆشتە بن خوای گەورە تەڵەبەکانمان موفەق بکە سنگیان فراوان بێ دڵ و مێشکیان فراوان بێ دەرسەکانیان باش وەربگرن لە ئیمتیحاناتدا باش وەڵام دەنەوە ئامین و ئاخر دعوانا الحمد